یعنی وەرزشی سەی سادق زیاتر لە 3 مانگە سەرقاڵی ڕایانان و خۆئامادەکردنن بۆ خولی پلەیەکی کوردستان ئەگەرچی قەیرانی دارایی کاریگەری لە سەر یانەکە هەبووە بەڵام ئەمە نەبووەتە هۆی ئەوەی کە یانەکە لە مەشقەکانی بۆسێنێ بۆ خولی پلەیەکی کوردستان. پێشکی بەخێراتنی کەناڵی پەیامی خۆشەویستەکەم ئێمە وەکویانی وەرشی سادەقەم ساڵ بەشداری نەخوی پلەیەکانی کوردستان کەوتینەتە کۆمەڵی سیۆ کە پێگاتوون لایەنەکانی وەرشی سادەق و ئاشتی و سلێمانی و شەهیدان و دەربەنیخان و هەڵبجەی شەهید کە ئەمساڵ ئێمە جیاواز لە ساڵەکانی تر ئامادەکاری باشمان کردو 3 مانگە لە ئامادەکاریدان ڕاستە قەیرانی دارایی هۆکارێکی گرنگ بۆ بۆی کە ئامادەکاریەکانمان وەکو پێویست نەچێتە پێش بە سستی بڕۆنە پێشەگەڵی بەڵام سپاس بۆ خوای گەورە توانم بڵم تا ڕادەیەکی باش ئامادەکاریی باشمان کردووە تموحی باشمانەیە کە ئەمساڵ لەم خولەدا ئەنجامی باش بەدەستبێنین ئەویش بە جوهد و هەوڵی ستافی ئیدارەیانەکەمان و ستافی ڕاهێنەران و جوودی یاریزانەکان بە پشتیوانی هاندەرەکانیش پشتیوان بەخوای گەورە ئێمە لە ئامادەکاری داین هەر بەردەوامین چەند یاریکی دۆستانەمان کردووە بەردەوامین لە ئامادەکاریەکانمان. ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو یانەی سەی سادق لە کێبڕکێکانی خولی پلەیەکی کوردستان یاری دەکات و ئامانجی یانەکەش سەرکەوتنەوەیە بۆ خولی پلەیەکی کوردستان. ماوەی 3 بۆ 4 مانگە بە معسکەرەکە شۆکە لە ئێران کردمان هەوڵێکی باشمانەوە لەگەڵ دەستەی ئیدارە و ڕایەنەران باوکاری یەکتری خۆمان ئامادە کردو بە شێوەیەکی زۆر باش بۆ خولی نایبی کوردستان بۆ خولی پلەیەک ینی بۆ تمەحی بۆ خولی نایبی کوردستان ئینشەڵڵا هەموو هەوڵێکمان خستۆ دەکات لەگەڵ یاریزانان بە هاوکاری یەکتری تەمرینەکان تر لەگەڵ ڕاهێنەر بە هاوکاری ڕاهێنەر ڕۆژ بە ڕۆژ تەمرینەکان باشتر و یاریزانەکانمان باشترن لە ڕووی تەکنیکی و لیاقی بەدەنی و یاری چەند یاریکی دۆستانەشمان کردو خۆشبەختانە ئەنجامەکانمان زۆر باش بوو لەگەڵ هەندەرانە پشتیوان بەخوا ئەنجامێکی باش بەدەستێنین و تومحمان بۆ سەرکەوتنی نایابێ ئینشەڵڵا هیوادارین دڵی ئەو هەندەران ڕازیکەین و ئەنجامێکی باش و شایستە بۆ نادەکە بەدەستبێنین. ئێمە وەکویانی وەرشی سەی سایق ماوەی 3 مانگە ئامادەکاریەکەین مەشق و ڕایەنانەکەین بە بەردەوامی بۆ خولی پلەیەکەکانی کوردستان لە ڕاستیدا ئێمە ئەمساڵ جیاواز لە هەموو ساڵەکانی تر لە خولی پلەیەکە یاریەکەین تموح و هەموو ئارزوێکمان ئەوەیە کە سەرکەوین بۆ نایە پشتیوان بەخوا هەوڵ و ماندووبوون بە پشتیوانی خۆ بە پشتیوانی ئەو جمهورە و بە یارمەتی دەستەی ڕاهێنەر و یاریزانەکان و هاوکاری هەمیان سەرکەوین بۆ خولی نایابی کوردستان ئینشاءڵڵا هەموو تموحێکمان ئەوەیە و ماوەی 3 مانگە ئامادەکاریەکەین وەکویانی وەرشی سایق جیاوازتر لە ساڵەکانی تر ئێمە ئەمساڵ بەشداری خولی پلەیەکەکەین تموح و هەموو ئارزوێکمان ئەوەیە ئەمساڵ ئینشاءڵڵا سەرکەوین بۆ نایە. خولی یانە پلەیەکەکانی کوردستان بە بەشداری 18 یانە بەڕێوە دەچێت و بە شێوەیەکی جوگرافی بە سەر 3 کۆمەڵەدا بەش کراون یانەی سەی سادقیش دەکەوێتە کۆمەڵەی سێهەمەوە شانبەشانی یانەکانی سلێمانی و شەیدان و ئاشتی و هەڵبجەی شەید و دەربەندیخان. یانەی وەرشی سەی سادق لە ئێستادا باگڕوتینەوە لە مەشقدایە دانەوێت لە ڕێگەی ڕایەنان و پشتیوانی هاندەران سەر بکەون بۆ پلەی نایاب بۆ ئەوەی نازناوی پایتەختی وەرشی بۆ شارەکەیان بەدەستبێنن. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.